دیاردەی ڕاوکردنی ئاسک لە دەوروبەری قەزای کفریدا زۆر بووە. پۆلیسی دارستان و ژینگە بەردەوام بە دوای ڕێگریکردنە لەو کەسانەی ڕاو دەکەن، بەڵام هێشتا دیاردەکەی بنبڕ نەکردووە. چەندین دۆسیەمان لایە، چەندین کەسمان کردووە، دەستمان بەسەر دوو ئۆتۆمبیلا کردووە، لە هیچ کەسێ قبول ناکەین. یعنی ئەمە ئەگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان هەر شەوێک ئێمە دەرنەچین دیارە ئەو شەوە دوو بۆ سێ بێت و ئاسکە برێت. پۆلیسی دارستان ئەرکی زۆرە، لێرەوە داوا دەکەم ئەو بڕەبەنزینەی کە بۆ ئەم وەرزە سەرفەکرێکەمە زیاد بکرێت و ئۆتۆمبیلەکانمان تا ڕادەیە کۆن بۆ ئۆتۆمبیلەکانمان بۆ بگۆڕن. وەرزی هاوین و بە تایبەت لە دوای مانگی حوزەیرانەوە ڕاوچیان زۆرتر ڕاو دەکەن. یاسا بەرکارەکانی دادگاش هاوکاری تەواوی لایەنی جێبەجێکار نەبووە لەم بابەتەدا. لە قانونی کوردستانە زۆر بە جوانی بە تەفسیلی باسی دیاردەی نەهێشتنی ڕاوی نەکردووە تا بڵێن ئەمەش کە ڕەخنەیەکە لە یاسادانەری کوردستان ئەگیرێ. بۆیە ئێستا دادگاکان و دادوەران ناچارە ئەبن زۆر جار پەنابەرن بۆ ئەو یاسا و بڕیارانەی کەوا لە بەغداوە دەرچووە ئیش بەوانە ئەکەن. ئێشەگرتنی شەوانەی پۆلیسی دارستان بەشێکە لە ئەرکە هەمیشەییەکانی ئەوان بۆ ڕێگری لە ڕاوچیان و پاراستنی پەلەوەرە کێویەکانی ناوچەکە. بەڵام گەیشتنە ئامانجی ئەم ئەرکە یاسایەکی دیاری کراوتری گەرەکە. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.